لێرەوە داوا لە حکومەت دەکەین بە زووترین کات ئاورێکمان لێ بداتەوە بەڵێنێکی کردداریمان دەوێت داخوازی نەرچی زووە بەپێی ساڵی دەرچوون و خۆبەخشی بە شێوەی هەمیشەیی لە نەخۆشخانە و بنکەکان دامان مەزرێنن ئەگەر نا هەموو خۆبەخشەکان سوورن لەسەر بایکوتوای زێنان لە کاری خۆبەخشی و حکوومەتیش بەرپرسیار دەبێت لە هەموو دەرەنجامێک داواکاریەکانمان لەم چەند خاڵەدا دەخێنە ڕوو یەکەم دامەزەندمان بە شێوەی هەمیشەیی بەڕاچەوکردنی ساڵی دەرچوونی خۆبەخشی دووەم ئەگەر ناتوانن بە هەمیشەیی دامان بەزرێنن ڕەچاوی بارودۆخی حکومەت دەکەین بەڵام پێویستە هەرچی زووە بکرێت گورێبەستی ساڵانی خۆبەخشیمان بۆ حساب بکرێت لە کاتی بە هەمیشەیی بوونماندا سێم پێویستە ساڵانی خۆبەخشی ڕەچاو بگرێت و بە خاڵی بەهێزی دامەزرمەدەر نەدام بدرێت چونکە هەر وەک چۆن پێشمەرگەکانمان گیانی خۆیان بەخشیوە تا پاراستنی ئارامی نیشتمانمان ئێمەش لە ماوەی ئەم دوو ساڵەدا سەلامەتی گیانی خۆمان فیدای پاراستنی و سەلامەتی هاوڵاتیانی شاری خۆشەویستی خۆمان کردووە و لە کاتی ڕوبڕوونی پەتای کوشتندەی کۆرۆنا بەبێ بوونی هیچ امتیاز و بڕەپارەیەک چوارم ڕەخساندین هەلی کار بە شێوەیەک لە کارکردن لە دەوامی ئێواران ئیسیشاری نەخۆشخانە حکومیەکان و بۆ خۆبەخشانی تەندروستی و هەموو دەرچوانی دیکەی دامەنامزراوی کەندی تەندروستی بێت نەوەک کارمەندی هەمیشەیە ئەمەش هەلی کاری زیاد دەکات و بارگرانی لەسەر شانی حکومەت کەم دەکاتەوە ئێمە وەکو نووسینگەی هەڵابجەی پەرلەمانی کوردستان پشتگیری لە داواکاری خۆبەخشانی کەرتی تەندروستیەکەین و لەگەڵ هەموو ئەو خاڵ و داواکاریانین کە لە یاداشتەکەیان هاتووە و ئەمڕۆ یاداشتەکەیان لێوەرەگرین و وەکو نووسینگە بەرزەکەینەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەمانە مافی خۆیانە داکۆکی لە مافی خۆیانەکەن ئەم خۆبەخشانە 6 ساڵ بەرەو خوارەوە عین لە 6 ساڵ 5 ساڵ 4 ساڵ تا یەک ساڵیشی تایە کە ئەمانە کاری خۆبەخشیەکەن و لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو هۆڵەکانی لە قاوشەکانی کۆرۆنا بوون و خزمەتێکی باشیان کردووە و ئەو فراغە لە کەرتی تەندروستی هەیە لە هەڵەبجە پێویستە وەزارەتی تەندروستی لە ئاسی بەرپرسیارەتیا بێ چاوخشانەوەی بک بە دامەزراندنا ئەگەر بە هەمیشەیش نەبێ ئەمە داواکارین کە بە شێوەیەکی گرێبەسدا بمەزرێن و مافەکانیان بۆ دەستە بەرکرێ حتا ئەو ساڵانی کە بە خۆبەخشی کردویانە بە خزمەت بۆیان حساب بکرێت